ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أيها المسلمون، غدا السبت هو أول أيام شهر رمضان، فقد أطل علينا هذا الضيف العزيز على قلب كل مؤمن. إنه شهر الصيام، شهر التراويح والقيام، شهر الخير والبركات، شهر مضاعفة الأعمال والطاعات، شهر الابتلاء والصبر، شهر فيها ليلة القدر التي هي خير من 1000 شهر. شهر عظيم خصه الله من بين الشهور فأنزل فيه القرآن، شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. فالله أكبر، ما أعظم هذا الشهر، وما أعظم منة الله علينا به. أيها الناس، احذروا من التفريط في هذا الشهر العظيم، فأيامه معدودة وساعاته محدودة، ولا تكن من أولئك الذين جعلوا رمضان موسما للهو والعصيان. احذروا من الغفلة والإعراض عن الرحمات والنفحات الإلهية. قال تعالى: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. قال: رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا. قال: كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. برا خۆشەویستەکانە مسلمانە بەڕێزەکان، سبەی ئینشاء الله ڕۆژی شەممە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی ساڵی 1438. مانگی ڕەمەزان هات، مانگی خێر و بەرەکەت، مانگێک کە خوای تەعالا ڕۆژووی تیا فەرز کردووە، مانگێک کە خوای تەعالا تەراویح و شەونوێژی کردوتە نسیب زۆربەی مسلمانان، مانگێکە کە کردەوەکانی ئینسانی تایە چەند قات ئەبێتەوە، مانگێکە خەیر و بەرەکەت ئەڕژێ بەسەر هەموو ئومەتی ئیسلامە، مانگێک کە خوای تەعالا قورئانی پیرۆزی تایبەتی کردووە لە بینی هەموو مانگەکانە، ئەو مانگەی هەڵبژاردووە کە قورئانی پیرۆزی تیادا بەزاندووە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. مانگی رمضان أو مانگەیە کە خوای تەعالا قورئانی تیادا بەزاند. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس، هدايت بێ، ڕێپیشاندان بێ بۆ هەموو خەڵکی، وبينات من الهدى والفرقان، تایە حەق و ناحەق لە یەک جا ئەکرێتەوە، تایە ئیماندار و بێ ئیمان لە یەک جا ئەکرێنەوە. مانگێک کە برا بەڕێزەکانم پڕە لە خێر و بەرەکەت، پڕە لە چاکە، پڕە لە ئیحسان، شەیطانەکان ئەبەسرێنەوە، مانگێکە وەکو
مرکزێکی تەدریب وەکو بنکەیەکی ڕاهێنان وایە کە خوای تەعالا لە 12 مانگە مانگێک شەیطان ئەبەسێتەوە تاوەکو خەڵکی هیچ عوزرێکیان نەمێنێ تاوەکو خەڵکی ڕابێن لەسەر تاعەت و لەسەر عیبادەت بۆ ئەوەی بتوانن 11 مانگەکەی تریش سەرکەوتوو بن بەسەر شەیطانە. پێویستە ئینسانی مسلمان کەم تەرخەمی نەکا لەم مانگە خۆی 30 ڕۆژە هەر ڕۆژێکیشی 24 سەعاتە و تۆ نیوەی تقریبەن بەخەو ئەبەیتە سەر زۆر فرسەتە ئەم مانگە لە دەستی خۆت نەدەی مانگێکە کە کردەوەکان چەند قات ئەبێتەوە تایە حەقا ئینسانی مسلمان بە ئەو پەڕی گەرم و گوڕیەوە بچێتە پیرێوە خوا نەخواست کەم تەرخەمی نەکا و خەریکی لەهو و گاڵتەکردن و گەمەکردن و کات کوشتن بە هەندێک شتێک بە هەندێک شت کە حەق وایە ئینسانی مسلمان لەم مانگە پشتگوێی بخا هیچ نەبێ خۆت ڕابێنە لەم مانگە پشتگوێی بخا وەکو چۆن لەم مانگە کە تۆ ڕاهاتووی لەسەر خوارد لەسەر جگەرە کێشان بەڵام لەبەر خاتری خوای پەروەردگار ئەم مانگە وازی لە ئەهێنی ئەزانی ئەوە حرامێکە لە حرامەکان وازی لە ئەهێنی خۆت ڕائەهێنی پێشووتر لەو 12 سەعاتە و لەو 14 سەعاتەی ڕۆژە تۆ چەند پاکەتێکت ئەکێشە بەڵام ئێستا لەبەر خاتری خوا وازی لە ئەهێنی چەند گرنگە بتوانی ئەو ڕاهێنانە خەڵکێکی زۆر بەهۆی ڕەمەزان وازی لە جگەرە کێشان هێنا هەروەها حەقە لە مانگی ڕەمەزانیشە بە هەمان شێوە واز لە هەندێک کاری خراپ بێنی کە خۆت ئەزانی خراپە وەکو نەرگیلە کێشان کە لە جگەرە زۆر زۆر حرامترە وەکو سەردانی ئەم کافیتریا و ئەو شوێنانەی کە شوێنی کاتکوشتنە شوێنی ئینسانی مسلمان و گەنجی ملتەزم نییە کە ڕوون کاتە مزگەوت و دوای مزگەوت بڕوا بە ئەو شوێنانە کاتی خۆتان زۆر مەکوژن بە تەماشاکردنی ئەم هەواڵەکە لە دوای ئەو هەواڵەکە لە دوای ئەو هەواڵەکە شەوەیەکی زۆر کاتتان ئەڕوا بە دوای هەواڵەکانی تەلەڤیزیۆنە بەم پیاوە بە تەمەنەکان زیاتر گەنجەکانیش کاتکوشتن بەم یاریەکە و دوای ئەو یاریەکە ئەم تەواوە بێ ئەو تەواوە بێ لە ڕاستی حەیفە ئینسانی مسلمان هیچ نەبێ مانگی ڕەمەزان کە مانگی ڕاهێنانە نابێ ئینسانی مسلمان تایە خەریکی بڕێشت بێ ئەبێ ئەو مانگە قرار بدا بەینی خۆی و خوا ئەو مانگە زیندوو کاتەوە بە عیبادەت بە تاعەت بە شەونوێژی بە زکرکردن بە قورئان خوێندن بە کاری چاکە بە سەردانی خزم و خوێش یعنی ئەو کارانەی کە خێری تایە بۆ ئینسان و دووری خاتۆ لە خراپە جا هەر لەبەر ئەوە من چەند خاڵێکتان سأذكركم ونفسي ببعض المسائل المهمة. أولا ينبغي للمؤمن استصحاب النيات قبل دخول رمضان. پێویستە ئینسانی مسلمان وەکو یادخستنەوەیەک بۆ خۆم و بە ئێوەش مانگی ڕەمەزان چەند خاڵێک بگرنە گوێ بۆ مانگی ڕەمەزان هیچ نەبێ ئەمانە هەوڵ دەین تەطبیق بکەین و جێبەجێ بکەین. یەکەمیان هەوڵ بدەین هەر لە ئێستەوە هەر لە ئەمڕۆوە کە سبەی ڕەمەزانە هەر لە ئەمڕۆوە نیەت هەندێ نیەت بێنی لە لای خۆمانەوە. پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثی صحیحە کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە إذا تحدث عبدي بأن يعمل حسنة فأنا أكتبها له حسنة. أجر إنسان حرب ضلش يهاد وتي من أم سبي أواكم أماكم نيت هر نيتك تشينا خوي تعالى بوتي نسيبة شاكا بس نيتك الراستقينة بحر لإسوا هندي نيت هي بيني للاي خمانوا يكم نيتي توبة كردنك الراستقينة بيني لحمو أو جناحانيك كردومان بحر لإسوا قرار بدين كإمة توبة أكين أو جناحانيك بيشوتر كردومان وازي لإهيني كاتي خمان بەو گوناحانەوە جارێکی تر سەرف ناکەین قرار بدەین ئەم مانگی ڕەمەزانە تەوبەیەکی ڕاستەقینە بکەین پێشەوەی بڕۆینە نایەوە. دووهەم لەگەڵ دەستپێکردنی ڕەمەزانە هەوڵ بدەین عەمەلی ساڵح و کاری چاکە زیاد بکەین وەکو ئێستا بەرنامەیەکماندانا ئەگەر بتوانین جێبەجێ بکەین. سێەم بتوانین ئەخلاقمان بگۆڕین لە مانگی ڕەمەزانە. براینە مانگی ڕەمەزان تەنها ئەوە نییە تۆ بەڕۆژووبی مەسەلەن یعنی خۆت بگری تۆ لە خواردن و خواردنەوە یعنی ئەوە بەشێکە لەوەی کەوا یعنی وەکو بڵێ لە مانگی ڕەمەزانە خۆت ڕائەهێنی سەبرەگری لەسەر خواردن و خواردنەوە
یا سەبرەگری لەسەر شەهوەت جێبەجێکردن لەگەڵ هاوسەرەکەتە. ئەمە تەنها بەشێکە، بەڵام خۆی مانگی ڕەمەزان خۆگرتنەوەیە لە ئەخلاقە خراپەکان، لە قسە خراپەکان. هەر کەسێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. هەر کەسێ واز لە قسەی خراپە و خراپەکاری نەهێنێ، واز لە کاری خراپە و خراپەکاری نەهێنێ، یعنی تۆ چیت کردووە لە حرام، لە قسەی خراپ، لە کاری خراپ، لە دوای لە کاتی ڕەمەزانیشا، لە پێش ڕەمەزان چیت کردووە لە کاتی ڕەمەزانیشا بیکەی، خوای گەورە پێویستی بە تۆ نییە لە ڕاستیە خۆت تین و بکەیت و خۆت برسی بکەیت. یعنی معنای وایە مەبەست لە برسێتیەکە و تینێتیەکە خۆڕاهێنانە لەسەرەوەی ئەخلاقتیش بگۆڕی. نیەتی ختمی قورئان بێنە هەر لە ئێسەوە، نیەت بێنە کە قورئان ختم بکەی. یعنی ئەم مانگە با بڕیار بدەین قورئانی تیا ختم بکەین. ئەگەر بڵێ ناتوانم واللهی ئەتوانی، بڵێ خوێنەواریم نێ والله مەجال ئەحبۆنە خوێنەوارەکانیش هەیە، گوێی لێ بگرە لە مۆبایلەکە تا بیخەرە سەری و گوێی لێ بگرە ختمەیە. قرار بدە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە گشت ڕۆژێ گوێ لە یەک جوزء قورئان بگری، یەک جوزء قورئان بخوێنیتەوە لای کەمەکەی ڕۆژانە، یعنی هەرسی جزمەکە تەواوەکەی لەگەڵ تەواوبوونی مانگی ڕەمەزانە. قرار بدە ئەم مانگە تۆیش وەکو هەموو ئەو بانگخوازانەی کە هەن لە عالەمی ئیسلامیە، تۆش بانگخواز بە ئەم مانگە بۆ خوای تەعالا، یعنی خەڵک بانکە بۆ دینەکەی خوا. استغلالی ئەم مانگە بکە لە دائیرەکەتە، لە مەکتەبەکەتە، لەسەر ئیشەکەت، لە دوکانەکەتە، لە بازاڕەکەتە، استغلالی بکە خەڵک بانکە بۆ لای خوا، خەڵک بانکە بۆ لای دینەکەی خوا. براینە ئەم دینە تەنها هی مەلا و بانخوازەکان نییە، هی پێغەمبەران و سەحابەکان نییە، ئەم دینە هی تۆیە، هی هەموو مسلمانانە. خوای تەعالا کاتێ داوا ئەکا خەڵک بانکەی بۆ لای خوا، داوا لە مەلاوە تەنیا ناکە، داوا لە هەموومانەکە، هەموومان بانخوازین. چی ئەزانی لەو ئیسلامە بیگەینە خەڵک، ئەگەر پێش و تر گوێی لێ نەگرتووی لە مانگی ڕەمەزانە گوێت لێگرێ. بەڵام با ئوسلوبت جوان بێ، با ڕەوشت جوان بێ، با ئەخلاقت جوان بێ، با نەرمونیان بی لە قسەکانتە. ڕەمەزان بکە بە فرسەتیە بۆ بانگکردنی خەڵکی بۆ لای دینەکەی خوا. شەیتانەکان بەسراونەتەوە، ئەویش دڵی نەرم بووە، ئەویش ئەتوانێ زاڵ ببێ، دەیهانی بدە، تەشجیعی بکە، نوێژ ناکە با لە ڕەمەزان و دەستی پێ بکە، ڕۆژووی نەگرتووە چەند ساڵە با لە ڕەمەزان و دەستی پێ بکە، هانی بدە، قسەی خێری بۆ بکە، قسەی چاکی بۆ بکە. زۆر فرسەتە لە مانگی ڕەمەزانە ئێمە ئەو نیەتە بێنین. هەروەها بەرنامەیەکیش دابنین بۆ خۆمان و بۆ عایلە و خێزانەکانمان کە ئێستا ئاماژە بە هەندێکیەکەین إن شاء الله تعالى. ثانيا حري بنا أن نضع خطة، حق وايا لما يلي، حق وايا خطيك وبلانك دابنين بو أميك إيسا باسيكن ياك همو الروجي قرار بدا جوه لو تاريك بقرأ، همو الروجي شون قرار دا جزء قرآن بخيوني قرار بدا الروجي جوه لو تاريك بقرأ. ايتر اگر بود كرا لو تاري عسرا دابنشا، هنيا مزقود لدواء عشاش وتار أدن تيا دابنشا، اگر نكرا لتلفزيون جوي لي بقرا، اگر نكرا لموبايلكات جوي لي بقرا، يعني بريار بدا الروجي إلا وتاري ببيسي تيا قسمك بس جوي بقرا، بس جوي بقرا وقسمك هول بدا خوت مشغول باشتيكي ترومك إلا بو نبي. دوهم هول بدا لما زقوتا أكري حر، طبعا تو لما وي 14-15 ساعات أو لو أنا زياتريش حر مجالك بيه لما زقوتا نيو ساعات دانشي. هول بدا أو نيو ساعات لقل كومالي مسلمانة دانشا توزي قرآن بخوينه، ذكري بكا، قصي خير بكا، لقل كومالي كا 4-5 كسي، حتى أقر نبو لقل يك نفر دانشا نصيحته آموزگاری یەکتری بکەن، بەس باسی دنیا مەکە، باسی فەریقی فلان لە فەریقی فلانی بردو، ئەوە ئیتر لە ڕەمەزانت زەر بێبێرە بانیە.